يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله تعالى عليه وسلم فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ثم أما بعد أحبتي في الله التفكر فريضة إيمانية. برایان خوشکانی ایماندار صلاة و رحمت و برکت و مهربانی پروردگارتان لێبێ. یا ربی خواه بخاتی اسماء الله و صفات العلیاکت هەرو جورێکە لەو کاتە پیرۆزەدا لەو شۆنە مبارەکەدا بۆ تاعات و عیبادەت و بەندایەتی خۆت کۆت کردوینەوە لەلای خۆشەویستەکەت و خۆشەویستەکەمان سەروەرمان سەییدنا محەممەد صلی الله تعالی عليه وسلم دایک و باوکمان بەفیدای بێ لەسەر حەوزی کەوسەر کۆمان بکەوە. الله تعالى لقرآن بيروز دفرمي إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. بلى لخلقتي عصمان وعرز لو خلافيك لشو روجا كان دا هيا كوملق نشانه هيا بلان بوچه بو كساني أولو الألباب يعني خاوني بيرو بوچونو بير كرنوان كسانيك کە ژیانیان بە بیرکردنەوە بە ڕەگا بە خودتا بە تێگەیشتن بەڕێوە دەبن. ئەو کەسانە کەسانێکن کە ژیان لە کنوان و کات لە کنوان قیمەت و قەدری تایبەتی خۆی هەیە. هیچ بڕیارێک لە کنوان بەبێ بیرکردنەوە نییە. هیچ هەنگاوێک لە ژیان بەبێ بیرکردنەوە نییە. هیچ هەڵبژاردنێک لە ژیان بەبی بیرکردنەوە نییە. واتە بیرکردنەوە عیبادەتێکی قەلبیە بەڵام بەداخەوە هەزار جار بەداخەوە ئۆڕۆ مرۆڤ لە بیری کردو. بیرکردنەوەی لە بیر کردو. و بۆیە عولەما دەڵێن لە ڕەوایەتێکی حتى ئیمامی بوخاری دەیجێڕێتەوە کە دەفەرمێت تەفەکر ساعة خەیر من قیام لەیلة. بیرکردنەوە لە کاتێک لە چەند ساتێک باشترە لە قیام اللەیلێک. واتە بیرکردنەوە عیبادەتە. عیبادەتێکە کە مرۆڤ کە کاتێک بیر لە نیشانەکانی پەروەردگار لە گەردوون لە گیانی خۆی لە هەبوونی خۆی و زۆرتر و زیاتر و گەورەتر و گرانتر بیرکردنەوە لە ئایات و نیشانەکانی کەلامی پەروەردگاری بەو ئەنجامەی دەگا کە بڵێ من بیر دەکەمەوە چۆن زیندوو. من بیر دەکەمەوە بۆیە هەڵدەبژێرم. ئەگە مرۆڤ مرد چ بە هەست چ بە عەقڵ ناتوانێت بیرکاتەوە. بەڵام مرۆڤی زیندوو بیر دەکاتەوە. بیر دەکاتەوە و لە بیرکردنەکانیدا ئەنجامەکان بە وجود دێن و هەنگاوەکانی هەڵدێنێتەوە. جا بۆیە بیرکردنەوە لە واقعدا دەتوانین بڵێن عیبادەتێکی زۆر عەزیمە بەداخەوە ئەوڕۆ لەو ئومەتەیدا هەڵگیراوە. بۆیە دەبینین ئەو هەموو ئازار و
ناخۆشی و نەهامەتی تووشمان دەبێ. جا چ لە ژیانی تاکی خۆماندا، چ لە کۆمەڵایەتیماندا، چ لە ناو ئومەتی ئیسلامیدا. بۆ چونکە خوتوەکان ژیانکردنەکان بەبێ بیرکردنەوەن. عیبادەتێکی زۆر گەورەیە لە عەسری خۆیدا دەڵێن عولەما، دەڵێن میفتاح الئیمان والهیدایە، یعنی بیرکردنەوە کلیلی ئیمانە. ئەگە تۆ بیر نەکەیەوە چۆن دەتوانی هەڵبژێری؟ ئێمە شاگردانی مەکتەبێکین کە بە ئیقڕا دەستی پێکردووە، بخێنە. جا ئەگەر من بخێنم و تێنەگەم هیچ دەکرێ؟ ئێستا من شتێکی بدەم بۆ تۆ بە لۆغی فەڕەنسی بەس بۆت بڵێم و تۆ باسی بکەی و بیڵێ، بەڵام تێنەگەی ناتوانانی بیرکەیەوە. ئێمە خاوەنی ئەمە ئومەتێکین، خاوەنی کتابێکین کە بە ئیقڕا دەست پێ دەکا، خاوەنی کتابێکین کە دەفەرمێ ئینەما یەخشى الله من عیباده العولەما. تۆ کاتێک لە بەرابەری ئەڵڵا تەعالا خاشع دەبی، خاضع دەبی، ملکەج دەبی کە عالم بی. عالم بە چێ دەڵێن؟ بە کەسێک دەڵێن کە بیر دەکاتەوە، تێدەگا. وەزانست ئەوڕۆ بۆ پێشکەوتۆ چۆن بیری لەسەر کراوەتەوە، ماندووبوون و نەهامەتی لەسەر کراوە. ئەوڕۆ ئەو ئومەتە، ئەو وڵاتە ئەگەوە پێش ناکەوێت چۆن بیر ناکاتەوە، چۆن ناخێنێتەوە، چۆن کتاب لەنێو ئەو ئومەتەیدا ئێستی غەریبە. چ لە کتابی پیرۆزی پەروەردگار کە قورئانە، رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. ئەو قورئانە بۆ مەهجورە، چۆن ناخێندرێتەوە بە تەواوی، چۆن بیری لێ ناکرێتەوە. ئەفەلا یەتەدەبەرون القورئان، بۆ تەدەبور ناکەن. ئێمە خاوەنی بۆچوونێکین کە خوای متعالی لە قورئاندا دەفەرمێ ئەفەلا ينظرون ئەفەلا يتدبرون ئەفەلا يعقلون. ئەدی کواتە عەقوڵمان؟ بۆ دەبێ قەلادێ ئەفکاری خەڵکی تر، جەماعەتی تر لە ملماندا بێ و ڕامان بچێشن بەلای خۆیان. ئێمە ئومەتێکین کە حڕین، بیر دەکەینەوە، هەڵ دەبژێرین، بەڵام بە پێی قانون و یاسای پەروەردگارمان، بە پێی دەستوری فەرمانی پەروەردگارمان، ئەو قانون و یاسایەی کە هیچ گومانێکی تێدانێ کە حەق. بیرکردنەوە لە ئەساسدا ئینسانی بە تۆبە ڕادەچێش. ئینسانی وا لێ دەکات یەکەم شت گوناح نەکەی، هەڵە نەکەی، بەڵام ئەگەر گوناحەکەشت کرد دەگەڕێەوە بەلای تۆبە، چۆن بیر دەکەیەوە کە ئەم گوناحە ئەنجامێکی قورس و گرانی بۆ تۆ هەیە. و هەروەتر لە دنیادا ئەم کەسەی کە بیر دەکاتەوە سەکینەی هەیە، ئارامیشی هەیە، چونکە دەبیر دەکاتەوە دەزانێ ئەم ژیانە ژیانێکە کە زۆر بۆی نابێ خەمی لێ بخوا. بیر لەوەی دەکاتەوە کە پەروەردگاری وی و خالیقی وی هەموو شتێکی بەدەستە. ئەم گەردونە مدەبیر و ڕئیسێک غەیری پەروەردگاری نییە، بەس بۆیە ئارامە. کەسێک کە بیر دەکاتەوە لە گوناح و لە شەهوەت خۆی دەپرینگێنێتەوە. بۆ؟ چۆنکە دەزانێ ئەنجامی گوناح و مەعسیەت و شەهوەتەکانی جیا لە بەدبەختی لە دنیا و لە قیامەتی چی دیکەی بۆ ناهێنێ. بیر لەوەی دەکاتەوە کە لەزەتی گوناحەکان کۆتاییان پێدێ، هەرە و جوورەی کە ماندووبوونی عیبادەتەکانیش کۆتاییان پێدێ. بیر لە ئەنجامی ئەو دوانە دەکاتەوە. شتێکی کە دەڕوا، شتێکی کە کاتیە، دەکرێ ئەمن گیان و دڵ و ژیان و ئایدئۆلۆژی خۆمی لەسەر دابنێم. ئەو کەسێک کە بیر دەکاتەوە ئینسانێکی سەرکەوتووە، چۆن هیچ قەرارێک لە ژیاندا نایدا مەگەر بیری دەکاتەوە. برانی من، مەعامەلە دەکەی بیرکەوە، برادەرایەتی دەکەی بیرکەوە، دۆستایەتی و خزمایەتی دەکەی بیرکەوە. پەلە مەکە. لە چی پەلەتە؟ بوا بە پەلەی دەڕۆیە چۆ؟ بیرکەوە. هیچ کارێک لە ژیانتدا بەبێ بیرکردنەوە ئەنجام مەدە. و هەروەتر کەسێک کە بیر دەکاتەوە ئیش دەکە، خۆی ماندوو دەکە، عەمەلی ساڵح ئەنجام دەدا. بۆ؟ چۆن دەزانێ ئەددونیا مەتاع، دنیا کالایە. الدنیا كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. دەڵێ من مسافرم، من دەڕۆم، بۆ نەیەم جوان ژیان بکەم، سەرکەوت و سەرفەرازی دنیا و قیامەت بم. چاک و جوان ژیانکردن هۆنەرە، هەموو کەس پیاوی ژیانکردن نییە. زۆر کەس دەژی، بەڵام زۆر کەس نازانێت چۆن بژی. جا بۆیە ئەمە وەختێک بۆ تۆ حاصل دەبێت کە بیرکەیەوە، بیر دەکەیەوە، بۆیە قیامەتت ئاوەدان دەبێ.
بیر دەکەیەوە لە ئەنجامی گوناحەکانت تۆبە دەکەی، بیر دەکەیەوە کە دەزانی گەورەترین شتێکی کە تۆ بەلای پەروەردگار دەگەیەنێ ئەوەیە کە تۆ خاوەنی تەوحید و یەکتاپەرستی بی، تەنیا ئەڵڵای خۆت بپەرستی، تەنیا بەرنامەوی بە بەرنامەی خۆت بزانی، جا ئەلەو کاتێدایە تۆ سەرفەراز و سەربڕین دەبی. برایان و خوشکانی مسلمانی من، خوا لە قورئاندا دەفەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا توبسیرون، چاو لە ژیانی خۆت بکە، چاو لە گیانی خۆت بکە، چاو لەو گیانەی بکە کە خوا بۆی دروست کردی، ئەو مێشکە، ئەو پێستە، ئەو دڵە، ئەو خێنە، بزانە لە چی دروست بۆ کە ئێستش عیلم چۆکی بەسەر داکەوتووە، چۆ بە چۆک داکەوتووە لە بەرابەری ئەو هەموو شتێک کە لەو جسمەیدا لەو جەستەیدا هەیە. جوابی هەزاران و هەزاران پرسیاری بۆ نادرێتەوە. چێ دروستی کردووە؟ بۆ دروستی کردووە؟ بۆ ئەوەندە عەزیم و جوان و تایبەتە؟ بیرکەوە لە کەلامی پەروەردگارت، بیرکەوە لە خلقەتی ئاسمان و عەرز بۆ ئەوەی کە عەزەمەتی پەروەردگارت بۆ دەرکەوێت، بیرکەوە لە خلقەتی خۆت کە بزانی کە چەندە عەزیمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، و بیر لەوەش بکەوە کە چەندە زەعیفی، کە چەندە لاوازی، کە بە خەلایەکی سەرەتانی هەڵدەتەکەی، بە نەخۆشێکی بێتاقەت دەبی، بیرکەوە کە تۆ چەندە زەعیف و لاوازی، بیرکەوە لە تەقەلوبی ئەو ئاسمان و عەرزەی، بیرکەوە لە تەقەلوب و گۆڕانکاری ژیانی مرۆڤەکان، دەوڵەمەندەکان چۆن فەقیر دەبن، فەقیرەکان چۆن دەوڵەمەند دەبن، وتیلکە الئەیام نداویلها بین الناس، و بزانام ژیانە و گەردونە بەدەستی خالقێکە کە هەموو شتێکی بەدەستە. بیرکەوە بەڕاستی، بیرکەوە لە مردن، لەو کاتێک کە لە کفنە سپێکەت دەپەستن و ڕەوانەی قیامەتت دەکەن، ڕەوانەی حەیاتێکی دیکەت دەکەن، بیرکەوە کە بزانە كل نفس ذائقة الموت، تۆش دەمری و تۆش ڕۆژێک لەسەر و عارزەی نامێنی. بیرکەوە لەو کاتە، لەو کاتەی کە بەڕاستی ئینقلابێکی ژیانی تۆیە، گۆڕانکارێکی گەورەی ژیانی تۆیە. بیرکەوە کە تۆ دەبێت لەو ڕۆژەدا سەرفەراز بڕۆیە لای پەروەردگار. بیرکەوە لەم هەموو ئایەتی قورئان، ئێوە بۆچی قورئان دەخوێننەوە؟ ئێوە دەزانن جیاوازی ئەو ئوممەتەی دەگەڵ ئوممەتی سەحابە و سەلەفی ساڵح ڕزای خۆیان لێبێت چییە؟ ئەوان قورئانیان دەخوێندەوە، بیریان دەکردەوە تێیدا، هەر ئایەتێکیان لە بەرابەری خۆیان دادەنا، عەقیدەی خۆیان، ئەخلاق و ڕەوشتی خۆیان، عیبادەتی خۆیان لە فیلتەری ئەو ئایەتی تێپەڕ دەکرد. ئەگە مخالیفی بان خۆیان ڕاست دەکردەوە، ئەگە ڕاست بان ڕاستتر دەبوون، یەقینیان بەرزتر دەبوو. ئوممەتی ڕەسوڵ الله بۆیە بوو سەحابە، بۆیە بوو ئوممەتێک کە خەیر القورونی نێوی لەسەر دانرا، بەڵام ئەو ئوممەتە بۆ ئەوڕەوە بەلای فەشەلی چۆ، بەلای ئینحیطات و لە بین چوون چۆ، چۆن بیر ناکاتەوە. و هەروەتر بیرکەوە لە عیداڵەتی پەروەردگار کە چۆن زاڵمان لەم دنیایە سەرشۆڕ دەکا، بێقیمەتیان دەکا. چاو لە ژیانی قارون بکە، چاو لە ژیانی هاڕون بکە، چاو لە ژیانی فێرعەون بکە، چاو لە ژیانی ئەو دەوڵەمەند و دەسەڵاتدارانە بکە کە خوا بە نمونە بۆ دێنێتەوە، بیریان لێ بکەوە. بیر بکەوە بۆی کە زاڵم نەبی، بیر بکەوە بۆی کە ژیانت دروست بێ، و بیر بکەوە کە تۆبە چەندە لە لای پەروەردگارت بە قیمەتە. فەئولائیکە یوبەدل الله سەیئاتهم حەسەنات. بیر لەو وعدە جوانە بکەوە کە لە گوناحەکانت خۆشبی، لە گوناحەکانت تۆبە بکەی، خوای متعال چۆن لێت خۆش دەبێ، نەتەنیا گوناحت پاک دەکاتەوە، بەڵکە بۆت دەکاتە حەسەنات. برایان و خوشکانی ئیمانداری من، بیرکردنەوە عیبادەتە. هیچ ژیانێک، هیچ قەرارێک، هیچ عەقیدە و باوەڕێک بەبێ بەڵگە و بەبێ بیرکردنەوە هەڵمەگرن، هەڵمەبژێرن، بۆ ئەوەی کە ئەنجامەکانی ژیانتان سەرکەوتوو و سەرفەراز بێن. یا ڕەبی خۆیان بەخاتی ئەسماء و صفات العولیاکەت تۆفیقمان پێ عەتا بکەی کە بیرکەینەوە، تۆفیقی عیبادەتمان پێ عەتا بکەی، تۆفیقی بەندایەتی و تۆحید و یەکتاپەرستیمان پێ عەتا بکەی. یا ڕەبی خۆیان بەخاتی عیززەت و عەزەمەتەکەت تەواوی مسلمانان سەرفەراز و سەر بڵیندی دنیا و قیامەت بکە. یا ڕەبی خۆیان وڵاتەکەمان و وڵاتەکانی مسلمان لە ناخۆشی و نەخۆشی یا ڕەبی خۆیان ڕزگار بکە. بەخاتی عیززەت و عەزەمەتەکە نەخۆشەکانمان، بەتایبەت برادێکی و برایەکی خۆشەویستمان هەیە دکتۆر دیدار تووشی نەخۆشێک بۆ لە خەستەخانە، یا ڕەبی خۆیان بەخاتی عیززەت و عەزەمەتت، بەخاتی ئەسماء الله و صفات العولیاکەت یا ڕەبی شیفای بدەی.
يا ربي خويا بخات عزت وعظمت دروحم بخلقي أهل غزة بكي يا ربي لنا هامتي وناخوشي رزقاري عم بكي أقول قولي هذا أستغفر الله لي ولكم. الحمد لله رب العالمين حمدا كثيرا طيبا مباركا فيه، والصلاة والسلام على سيدنا ونبينا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دەجێڕنەوە کە فوزەیلی عەیاز سەرکردەی دزەکان بوو، کاتێک لە شوێنێک تێپەڕ دەبوو دیتی کەسێک قورئان دەخوێنێتەوە گەیشت بوو ئەو ئاەتەی کە دەفەرمێ ئەلەم یەئنی للذین ئامەنوا ئەن تەخشەع قولوبهم لذکر الله. ئایا کاتی وەی نەهاتووکە ئەو کەسانەی کە ئیماندارن دڵەکانیان بۆ پەروەردگاری خۆی ملکەج و خاشع بێ. فوزەیل بە چۆکدا کەوت. بیری لەم ئاەتە و لە ئەنجامی و ئاەتێ کردەوە کتی من ئیماندارم ڕاستە دزم، من ئیماندارم و لەخوا دەترسێم ڕاستە گوناحبارم. بەڵە فوزەیلی عەیاز بوو ئەو کەسەی کە ئەوڕۆ بە یەکێک لە عولەما و پیاوانی ساڵح و عارف دەناسرێ. وەجا بۆیە ئێتۆ موسڵمان بیل لەوەی بکەوە کە هیچ کات و ساتێک لە ژیانتدا نابێ بە بێبیرکردنەوە تێپەڕ بێ و نابێ نائومید بی کە کاتێکی کە گوناح و معسیەتت کردو. قل یا عبادی الذین ئەسرفوا على ئەنفوسهم لا تقنطوا من رحمة الله. بیل لە ڕەحمەتی پەروەردگار لە هەموو سات و کاتی ژیاندا بکەوە. ئەگە ئێستێ دڵت ناخۆشە و ژیانت نەهامەتی و غەم و پەژارەی تێدایە، ئەگەر ئیمان و کردارت بە گوناح و مەعسیەت پیس بۆ، بیل لە ڕەحمەتی پەروەردگار بکەوە و نائومید لە ڕەحمەتی پەروەردگارت مەبە. بیل لەوەی بکەوە کە لەگەڵ هەر قورسێکی ئاسانی هەیە فإن مع العسر يسرا سيجعل الله بعد عسر يسرا. دوای ناخۆشیەکانت خۆشی بێ. ئەگەر تووشی زوڵم بووی بزانە کە خوا دەفەرمێ إن الله لا يحب الظالمين. خوا تۆی خۆش ناوێ. بیل لە عاقبەتی زوڵمەکەت بکەوە. بیل لەوەی بکەوە کە دەبێ هەموو ڕۆژە بیرکەیەوە. چەند خوتەیەکی تایبەت هەیە لە بیرکردنەوە. زۆر جار هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ئاياتی خوێندۆتەوە تا بەیانی بەس ئەو ئاەتەی تکرار کردوتەوە، بەس بیری لەم ئاەتەی کردوتەوە. و تۆ دەبێ بزانی کە دەبێ هەموو ڕۆژێ ژیانت بە بیرکردنەوەیەک تێپەڕ بێ. و هەروەتر پێشنووسن بیل لە کردداری ئەو ڕۆژەت بکەوە. حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا. بیل لەوەی بکەوە کە چت کردووە و چت نەدەبا کردبا و چت نەکردووە و چ دەبێ بیکەی. بیل لەوەی بکەوە کە ژیانت دەبێ خوتەی تێدا بێ. و هەروەتر بیل لە ئەعمال و کردداری خۆت بکەوە بە کامیلی کە بەوەی کە خوای متعال ژیانی دنیا و قیامەتت خۆش بکە. برایان و خوشکانی موسڵمانی من، بەڕاستی بیرکردنەوە عیبادەتێکی زۆر عەزیمە کە هەر موسڵمانێکی سەرکەوتوو دەبێ خاوەنی بێ. یا ربی خوای بەخاتر عیزەت و عەزەمەتەکەت نائومیدی دەرگای خۆتمان مەکە. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. اللهم إنا نسألك إيمانا صادقا ويقينا لا يقتر وقلبا خاشعا وذكرا دائما. اللهم أصلح حال أمة الإسلام ووحد صفوفهم وجمع كلمتهم وألف بين قلوبهم وافتح لهم أبواب الخير والعزة والنصر والهدى يا رب العالمين. اللهم انصر إخواننا المستضعفين في غزة وفي كل فلسطين وفي كل بلاد العالم. اللهم كن معهم ولا تكن عليهم. اللهم سدد رميهم وثبت أقدامهم وأمطر عليهم صبرا ونصرا. اللهم اغفر لنا ذنوبنا واستر عيوبنا واشرح صدورنا ونور قلوبنا وثبتنا على طاعتك وأحسن خاتمتنا يا رب العالمين. وارزقنا توبة قبل ممات وراحة عند الممات ومغفرة ورضوانا بعد الممات. واجمعنا في جنتك مع الذين أنعمت عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وأقيموا الصلاة. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.
فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون.